بەڵێ من ئێستا لەسەر شەقامی خێرای 120 مەتریم لە نێو شاری هەولێر ئەم شوێنێکە منی لێوەستاوم بە دیاریکراوی شەقامی کەرکووک بە ژێریەوە دادێ وا بەهۆی بە دیارکەوتنی دوو پارچە ئاسن لەسەر شەقامی خێرای 120 مەتری هەروەکو دەبینن لە دیمەنەکان لە دواوێ منەوە لە بەشی ڕاست و هەروەها لە بەشی چەپیش کە کۆنکرێتەکە نەماوە و هەروەها دوو پارچە ئاسنەکە کە لە ژێری سەبەکە بوو لە ژێر قیڕەکە بووە بە دیار کەوتووە بۆتە کێشە بۆ شۆفێران و شۆفێران ئەگەر خێرایەکەیان کەم نەکەنەوە لەو شوێنە ئەوە تووشی تەقینی تایەکانیان دەبن و ڤیدیۆ ئەم شوێنە بڵاو کرابەوە شۆفێران ینی بەشێکی زۆر لە شۆفێران باسییان لەوە کردبوو کە هەر بەڕاستی پێویستە ئەمە چا بکرێت چونکە تووشی تەقینی تایەمان دەکاتن و ئۆتۆمبیلەکانمان تووشی کێشە دەکات من ڤیدیۆ ئەم شوێنەم بۆ سەردار نووری نرد لە بەڕێوەبەرایەتی ئەندازەی چاکردنەوەی ڕێگەوبان و پێم وت کە ئەمە ینی بەم جۆرەیە شۆفێران تووشی کێشە دەبن ئەو باسی لەوە کرد کە چاکردنەوەی ئەم شوێنە پەیوەست نییە بە ئێمە پەیوەندیدارە بە شارەوانی و باسی لەوە کرد کە گوتی ئەو ڤیدیۆی ئێوە یان سوپاس ئێمەی کرد کە ئاگادارمان کردنەوە باسی لەوە کرد کە ڤیدیۆکە بۆ شارەوانی دەنێرین و دووبارە جەخت لەوە دەکەینەوە کە شارەوانی بێت ئەم شوێنە ینی بەشی ڕاست وهروە لەگەڵ بەشی چەپکە هەردوو شوێن ئاسنەکان بە دیار کەوتووە چا بکرێتەوە لە پێناو ئەوەی هەیە هاوڵاتیان و شۆفێران تووشی کێشە نەبن هەروەک ئاماژەم پێدا ئەم شوێنێ منی لێوەستاوم شەقامی خێرای 120 مەتریە ئێرە یوتێرنی جادەی کەرکووکەکە لەلای ڕاستەوە بەرەو هەولێر دەڕۆی وهروەها بەلای چەپەوە بەرەو کەرکووک دەڕۆی